چی هەیە لەسەر بڕیاری سزادانی شاسڕ عەبدوڵاحی؟ وەڵام من جێگەی نیگەرانیە بەداخەوە ینی کەیسەکە کە کەیسێکی بۆ نمونە یا سیاسیە کردوتیان بەرگێکی یاساییە بۆ هەڵواستیوە بەداخەوە ینی ئەمە ئێستا دادگایەکردنی کاشاسوار و حکومەکەی دراوە بۆ پێزماک لە پای چی؟ باشە ئەمە لەسەر سکاڵای پەرلەمانتارێکی پێشووی حیزبەکەی خۆی بووە بەڵگەی خستۆتە ڕوو ئەجا سزا دراوە دوای ئەوە پاری باج و زەریبە قەرزارە بۆچی پێ دوای ئەمانە سیاسی؟ نەخێ بڵنیایە کەیس بۆ دروست دەکەن پەرلەمانتاری دەکردنەوە سیناریۆ بۆ دروست دەکەن ئەو شتانە دەبێ ئەو پێ دوای سیناریۆ ئەوانی شاید نۆزە باسی دەکات ئەگە سێرێکی کاشاسوار دەرێکا بەڵگەکەن ئەگە تۆمارە ڤیدیۆکە دیار بێ ئەڵێ کا بەڵگەکە بەڵگەیەکم بۆ بێنن وێنەیەکی نەشیان بۆ بێنن نامەیەکم بۆ بێنن بەڵام لە دوو دانیشتنی ڕابردوو وێنەیە بەڵگەیەک شتێکیان بۆ نەبوون ینی تا ئێستا بەڵگەیەکیان بوون بەداخۆ لە دانیشتنی ئەم جارە لە سێم دانیشتن بەماوەی پێ زەق نازانین ئەم بڕیارە چۆندرا خێرە لە دوو دانیشتنی ڕابردوو 2 ساعت 3 ساعت و دادگایەکەی بوو ئەم جارە 5 دقە حکومەکە دراوتەوە